ئەگەر کەسێ بە ڕێگایە بڕوە ذیکری ئەڵڵا نەکا جەل جەلالوه ئیلا ئەو ڕێگایی کە ئەی بڕێت و ئەو جێگایی کە بۆیە چێ محرومە بێ لە بەرەکەتەکەی، محرومە بێ لە بەرەکەتەکەی، وە لە ڕۆژی قیامەتی پەشیمانە بێتەوە لەوەی کە بۆ ذیکری ئەڵڵای نەکردو. یعنی خەڵکێگەیە دانیشە بە دیار ترافیکەوە 50 ثانیە 40 ثانیە 100 ثانیە هەر بۆ خۆی گوێنەیە و بە سەیارە و بە مرور و بە ترافیک و بە حکومەت و ئێ باشە بۆچی ذیکری ئەڵڵا ناکەی لەو کاتەیە؟ ئەو کاتەیە ذیکری ئەڵڵا بکە، چونکە تۆ کێناڵ لە ترافیکە تێپەڕبووی سیارێ نایە لەو لایەوە خۆی لێ نایە و نەجاتە نایە، با بگەیتەوە بە ئەڵڵا و بە ذیکرەوە بگەی. ئەوە بە برادەرێکمان و داوە خەریک بوو تمڕۆڵە کێناڵێ سێمە لەو ترافیکە دەرچین سیارێ لەم لاوە لێمان نایە هەر هەمومان ناکوژێ کاکە با ڕۆشتینەوە بە ذیکری ئەڵڵاوە بڕۆین وتی ئێجا من گوێنێم بە حکومەت ئەو وایە جیهادم کردووە بە جیهادەوە ڕۆم ذیکری ئەڵڵا زیاترە. تومەڵای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جیهادی کافریشی کردبێ جوێنی پێ نایەوە بۆی هەر جوێنەکە باش نییە خۆتی پارێزە جا ئاوایە وت